پاراستنی ژینگە ئەرکێکی ئەخلاقی و مرۆڤ دۆستیە کە هەمیشە و بەردەوام پێویستە جێبەجێ بکەین. هەم ئاینی پیرۆزی ئیسلام هانمان دەدات بۆی کە ژینگەکەمان بپارێزین، وڵاتمان بێت، ماڵ بێت، شوێنە گشتیەکان بێت، و هەم مرۆڤ درۆستیش پێویستە ئەمە جێبەجێ بکات کە هەمیشە بەردەوام ژینگە پارێزێت. جا سواز بۆخوا سروشتێکی جوانمانەیە لە هەرێمی کوردستان، لە کوردستان بەگشتیە چوار پارچەکەی پێویستە ئەم ژینگە جوانە، ئەم سروشتە جوانە بپارێزین و ئەم پاراستنی ئەم ژینگەیە پێویستی بە بڵاوکردنەوەی وشیاری گرنگەیە، هەتاوەکو زیاتر بێت، زیاتر کاریگەری دەبێت لەسەر پاراستنی ژینگە لە کەرتی پەروەردەوە بیگرە، لە منداڵە بیگرە تاوەکو گەورە و کەسانەشی کە لە نێو سەیرانگەکاندان هەوڵ بدرێت کە ئەم ژینگە جوانە بپارێزێت. چەندین ڕێکخراوە چەندین چالاکوانی بەتوانە هەن لەم بوارەیەدا هەڵمەتی پاکڕاگرتنی ژینگەیان ئەنجام داوە، بە تایبەتیتر لە ماوەی پێشودا کە بینیمان چەندین ڤیدیۆ لە سۆشیال میدیا بڵاو بوویەوە بۆی کە سەیرانگا و ئەو شوێنە جوانانی کە هەن ژینگەکەیان پیس کردبوو، بۆیە هەوڵدراوە کە هەڵمەتی گشتگیر ئەنجام بدرێت، یاخود ئەو ناوچانی کە پێویستیان بە زیاتر سەوزکردن هەیە کۆمەڵی ڕێکخرا و کۆمەڵی چالاکوانی ژینگەی هەستاون بە ناشتنی نەمام و کۆمەڵی چالاکی جۆراجۆر کە ئامانجیان پاکڕاگرتن و پاراستنی ئەم ژینگە جوانەیە. ئێمە گفتوگۆ زیاتر دەکەین لەم بارەیە لەگەڵ بەڕێز کاک چەنەر عەلی چالاکوانی پاراستنی ژینگە. کاک چەنەر زۆر بەخێر بێ. زۆر سپاس. سەرەتا بنای خوای بەخشندە و میێران قوربان. زۆر سپاس. سڵاو لە بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام و لە ستافی بەرنامەی بەیانیان. خۆشحاڵم کە ئێمە ئەمڕۆ و ناوەندی ژینگە ئاوادانکردنەوەی کوردستان لە خزمەتیەوەی بەڕێز ئامادەین. دیارەم ناوەندە دروست بووە بۆ پشتیوانی و پاڵپشتی زیاتر لە ڕێژەی سەوزای شاری سلێمانی. پاڵپشتی دارایی ئەکرێ لەلایەن بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ کە دامەزرێنەری ناوەندەکەمانە و خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرە ئامادە بووین سەبارەت بە ڕوژانی بابەتێک کە تەنها ژینگە لە ڕووی دار و ئاوە نیە، بەڵکو ژینگە پەیوەستە بە ئاسایشی نەتەوایەتی و تەندروستی و ژیانی نەوەکانی داهاتوومان بۆ پەیوەست بێ بە هەموو بارەکانەوە. کاک چەنەر تێگەشتنتان چۆنە بۆ دۆخی ئێستای ژینگە لە هەرێمی کوردستاندا بەبراورد بە ساڵانی ڕابردووتر، یاخود با بڵێن بوونی ئەو گەشتیارە زۆرەی شارەکانی دیکە ناوەڕاست و خواروی عێراق کارێگەری کردوتە سەر ژینگەی کوردستان و بەرەو ئاقارێکی پیسبوون بڕوات؟ بێگومان وەکو دۆخی ئێستای ژینگەی هەرێمی کوردستان لە دۆخێکی هەستیار و مەترسیایە بەڕاستی گەورەترین ئەو هەڕەشانەش کە لەسەر ژینگە هەیە بە بیابان بوونە، کەمبوونەوەی ڕوبەری سەوزاییە کە ئەمەش لە ڕێی چیوەکرێ لە ڕێی بڕینەوەی دارەکانمانەکرێ بەڕاستی، یاخود گۆڕینی ڕەگەزی ئەو زەویە کشت و کاڵیانەمان بۆ پرۆژەی نیشتەجێبوون. وەکەمبوونەوەی ئاوی ژێر زەویش بەڕاستی شۆکارێکی ترە لێدانی بیری نایاسایی بەڕاستی و بیرانی کە بەدەستی لێدرێ و ئەمانەش وە بەکارهێنانی ئاو بە شێوازێکی نادروست و پاژماوە پیشەسازیەکان بەڕاستی لەم پاژماوانەیە نەبوونی سیستەمێکی مۆدێرن بۆ ڕیسایکلی نەمانە هەموو هۆکاری خۆی هەیە و کە کاریگەری ڕاستەوخۆ خەنە سەر ژینگەکەمان و بەردەوامیش بە لێشاوکە و گەشتیارانەی سەردانی ژینگەکە نەمانەش کاریگەری خۆی ئەبێ و کە پێویستە بەڕاستی پاکوخانی ژینگەکان بپارێزن و بتوانن ئیدامی پێوە بکەن. کاک چەنەر ئەم وەرزە وەرزی گەشت و سەیرانە دڵنیام لە ماوەدا ئەگەر خۆشمان چوبینە ناوچە گەشتیارەکان یەک لەو شتانی کە زۆر خەممان بۆ خواردو بۆیە کە خەڵک هەمووی وەکو پێویست ئەو ژینگە ناپارێزێ و یەکێک لەو شتانی کە هەیە سەرچاو ئاوەکان پیسەکە. تا شوێنێک گرنگەکە بۆ نمونە ئێستا ماچینە ئەو شوێنانە پارێزگاری لە ژینگەکە بکەین و بۆچی تاوەکو ئێستاش هاوڵاتی وشیار نییە لە گرنگی ئەو سەرچاو ئاویانە و لە پیسکردنی ئەو ژینگە سروشتە جوانی کوردستان هەیەی؟ بەڵێ بەنسبەت سەرچاو ئاویەکانەوە بەڕاستی بەرەو قۆناغی یعنی مەترسی هێڵی سوور ڕۆیشتووە. سەرچاو ئاویەکان کاریگەریەکی زۆری لەلایەن پاشەڕۆی ناو شارەکانەوە کە تێکەڵی سەرچاو ئاویەکانە بێ کاریگەریەکی ئەو تۆی دروست کردووە. بەنسبەت هۆشیاری تاکی شۆمە تەنها زانیاریەک نییە بەڵکو نەبوونی یاسایەکی ژینگەیە کە سزای ئەو کەسانە بدات کە بەڕاستی کاتێک خۆڵ و خاشاک بە شێوازێکی هەڕەمەکی فڕێ ئەدرێت سزایەک نییە بۆ کەسانە و کەسەی کە بەڕاستی هەوڵەیانی کەم تەرخەمێکی تالا دروستە بێ. ئێمە یاسامانیان جێبەجێ ناکرێن هەموار پێویستە یاسا زیاتر کاری لەسەر بکرێ، یاسایەکی تایبەت دابندێ بۆ کەسانی کە سەرپێچی ئەکرێن بۆی ئەو کەسانە ژانی بتوانن ملتەزی من بەوە. بەنسبەت هۆشیاری تاکیشەوە بەڕاستی هۆشیاری تاک لە ژینگەی خۆیەوە دەست پێکات. هۆشیاری تاک ئەگەڕێتەوە تەنیا بۆ ئەوەی کە لە قۆناغی هەستیاری بەڕاستی ئەم تاکە لە قۆناغێکی وتە و وێنە و ئەم شتانە بگۆڕێ بۆ قۆناغی بەرپرسیارەتی کە پێویستە بەڕاستی هەمومان کار لەسەر ئەوە بکەین کە یاسا باڵا دەست بێت و تاگوا تێبگەێنین کە ژینگە ماڵی خۆیەتی و کە بتوانێت بەردەوام پارێزگاری لێ بکات.
ئەمەشت بە ڕێکخراوەکەتان کرد ئێوە چۆن کار دەکەن لەسەر پاکڕاگرتنی ژینگە لەسەر ناشتنی نەمام لە شوێنەکاندا کە پێویستی بە سەوزاییە بێ؟ ئێمە وەکو ناوەندی ژینگە و ئاوادانکردنەوەی کوردستان لە 2 سێکتەرەوە کارەکەین، بواری هۆشیاری هەم لە ڕووی نەمامچاندن لە هۆشیاری و لە ناوەندە زانستیەکانەوە دەست پێەکەین، ناوەندەکانی خوێندن پەیمانگە و زانکۆکان لەڕێی کەسانی ئەکادمی دەرفەتێکیان بۆ ڕەخسێنین کە بتوانین هۆشیاری ژینگیان بۆ بڵاوکەینەوەنێ و بە مەیدانیش دیسان لەگەڵیانە لە باخچەی ناو قوتابخانە و دام و دەستگاکانی خۆیانە بڕێک نەمام لەگەڵ خۆمان نابین و نەمامیان لەگەڵ هاچێنین. لە ڕووی نەمامچاندنیش ناوەندەکەی ئێمە پرۆژەیەکی هەیە 1 ملیۆن نەمامە لە کوردستان بەگشتی کە لەلایەن نەمامکەکانی خۆمان و ئینتاجەکرێن نەمامانە دابەشەکرێ بەسەر ئەو کۆڵان و گەڕەکە هەژار نشین و دام و دەستگانی کە پێویستیان بە نەمامە لەبەرەوەی پرۆژەی نەمامچاندن پرۆژەیەکە پێویستە میکانیزمێک بێ بە بەردەوام ئەم پرۆژەیە لەبەرەوەی شار بەرەبەرە ڕوبەری فراوانترە بێ ژمارەی دانیشتوان زیاترە بێ پێویستە ئێمە بەردەوام زیاتر نەمامی زیاتر بچێنین. کاک چێنەر باسمان لە کاری ڕێکخراوەکان کرد تا چنێک ئێمە لە هەرێمی کوردستان توانیمانە لە لایەنی ڕێکخراوەیەوە کار لەسەر بابەتی ژینگیەکان بکەین و ڕێکخراوەکان توانیویانە وەکو ئاستی پێویست بنیان ئەوانیش کۆمەڵە گیر و گرفتیان هەیە کە نەیان توانیوە لە ئاست ئەو بەرپرسیارەتەیە بنکە لە سەر ژینگە هەیەە. ڕێکخراوەکان تەبەن دەوری کاریگەریە بینن هەمیشە ڕێکخراوەکان زەنگێکی مەترسی کاریگەر بوونە بەڕاستی و ڕۆڵی کاریگەریان بینیوە لەو قۆناغ و پێشاتانی کاتونەتە پێشێکی لە بواری ژینگەیە بە یاخود لە هەر بوارێکی تر بەدەر لە ژینگایە، بەڵام ئەبێ ئێمەش بزانین کە ڕێکخراوەکان سنووردارن لە داهاتووە و بەردەوام لایانی پەیوەندیدار کە سەپۆرتی کارەکانەکە و بڕیار لایانی پەیوەندیدارە، بەڵام ڕێکخراوەکان پێویستە شیعارەکانیان لە وێنەوە بگۆڕن بەڕاستی تەنیا وتە وێنە نەبێ بەڵکو بیکەن بە فشارێکی یاسایی بۆی بتوانن بەردەوام ژینگەی کوردستان بەرەو گەشاوەتن و جوانتر بڕات. ئێوە چۆن ئەو هوشیارە بڵاوکەن و بە تایبەتی تر بە مەیدانی لە سەیرانگاکاندا لەو سوشتە جوانی کە هەیە بەداخەوە کە ئەیبینین لە ڕادە بەدەر ئەو سوشتە جوانە پیسەکەن یاخود تێکیان هەرچەند ینی ڕاستە و ینی خۆشمان بەرپرسی، بەڵام ئەگەر جەنابیشتان بەدەوا چونتان بۆ کرد بێ ئەیبینی زیاتر گەشتیارانی دەرەوەن کە ئەماکرن، ینی بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا چەند ڕۆژێک پێش ئێستا گۆمی فێڵاویان داخست بەوەی کە ئەو شوێنە جوانە ئەو سروشتە جوانە ئەنی پیسیان کردو لە ڕادە بەدەر بۆیە دایانخست و خەڵک بەتوانین بە پێ بڕاتە ئەو شوێنە ئۆتۆمبیل نەچێتەوە. ئەمە بۆچی وانی بەم چەشنە ئەم شوێنانە پیس بکەن وە چۆن لەو کاتانەیە لەو شوێنانیان بکرێ وشیاریش بڵاو بکرێتەوە بەجێ لە جۆرەکانیان پۆستەر بێیان بوونی علاگەی زبڵ ئەوانە بێ بدرێت بەو خەڵکە بۆی کە ئەو شوێنە جوانە بپارێزێت. بەڵێ بەردەوام هۆشیاری ژینگەی پێویستە هەم ئێمە وەکو ناوەندی ژینگە و ئاوادانکردنەوەی کوردستان و هەم ڕێکخراوە ژینگەیەکان بەردەوام کاری لەسەر بکەن لەبەری بەردەوام ئێمە پێویستمان بە هۆشیاری ژینگەی هەیە و بەڕای من یعنی ساڵانێکی تری ئەوێت تا بتوانین ژینگە بکەین بە میکانیزمێکی سەرەکی و هەر کەسێک هەست بە بەرپرسیارەتی بکاتیایە. لە 4 ساڵانی ڕابردووە ئاسی هۆشیاری خەڵک باشترە، بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵکانێکن بەداخەوە هەندێکیان هەست بە بەرپرسیارەتی ناکەن کاتێچن بۆ گەشت و سەیران و سەیرانگە و ناوچانە هەڵەبژێرن کە گەشتەکانی خوانی تیا جێبەجێەکەن، بەڵام بەداخەوە لە دوای خوان پاژماوەکان بە شێوازێکی ڕەمەکی بەجێڵن. ئێمە وەکو ناوەندەکەمان ئەومان کرۆ بە میکانیزمێکی سەرەکی کارەکانمان هەینی ڕابردوومێکێک لە سەیرانگاکانمان هەڵبژار دەربەندی ڕانیە بوو لە سەیتەرەی کەڵەوانان کە ئەندامەکانمان بە خۆبەخشی لەوێ بە لۆگۆی خۆمانەوە هێلێکی ژینگەی ئەوانێ زەرفی خۆڵمان برد هەم ڕێنمای ژینگەیمان برد هەر سیارەیەک وەر خێزانێک کە داخڵە بوو لەو سەیتەرانە ئێمە پێشوازیمان لێ کرد و زەرفی خۆڵمان پێیان لەگەڵ ڕێنمای ژینگەی دواتریش هەم لە دەمۆنیوەڕۆ و دەمۆ ئێوارەشە بەناو سەیرانگاکان گەڕاین کە پێمانوتن ئەم ژینگەیە یعنی ئامانەتە لای هەمومان ئەو شوێنی کە ئێمەتیای دانیشین شوێنێکی خاوێن هەڵەبژێرین کەواتە کە لە داهاتووشە ئەو شوێنە بەجێڵین با شوێنێک بێ بە پاکی بێت چکە بەرپرسیارەتی و کەسانێک دوای هێمەهێن گەشت و سەیرانی مەشتێکی زۆ گرنگە ینی زۆرێک هەن لە بەرنامە و هەر بە قسەکردن بەم چەشنە باز لە ئەمەش گرنگە باز لە پاگراگرتن و پاراسی ژینگە دەکەن، بەڵام بەم کرداریە لە ناو خودی سەیرانگاکاندا بەون لەوانێ ماندوو ببێدەم کەسێک کە چالاگوانی ژینگەیەم ڕێکخراوە بۆی کە بگەڕێ بە سەیرانگا ئەو مشیارە بڵاوکاتە خۆی بەقەدەر ئەم گفتوگۆ و قسە و میدیانە کاریگەری باشتری هەیە. بێگومان بزەبت سەردانی مەیدانیکردن زۆر گرنگە و هەم خەڵک کەسی بەرپرسیارەتی زیاتر لا دروستە بێ و هەموو کەسانش کە خۆبەخشن لەگەڵ ئەمە بەڕاستی بە خۆبەخشیان لەو کارانە بەشداریەکەن یعنی ئینتیمایەکی باشتریان لا لەو کاتە ئەو خەڵکە
بیری چوو بێتەوە بەڵام لەو ساتەیەوە بیری بخەنەوە شتێکی زۆر باش بێگومان وایە. کاک جێنەر هەندێک بابەت هەیە ینی ڕەنگە لە بابەتی ژینگەیە باس بکرێت و ئەمە زۆر کاریگەری هەبێ بەڵام لایەنە پەیوەندیدارەکان فەرامۆشیان کردبوون گرنگی پێنەدان بەڕووبەری سەوزایی دروستکردنی پرۆژەکانی جێبوو لەو شوێنانی کە زیراعین کۆمەڵێک بابەت هەیە لەوەی کە وەکوتە دیاسانیە بۆم بابەتانە ئەو گرفتانە چینکە ئێستا ینی بە زەقی دەبیێ و ئەگەر بێت و لایانی پەیوەندیدار سنوورێک بۆم بابەتەدانەنێ ئەوە ئەگەری هەیە لە داهاتوودا ئێمە کۆمەڵێک زیانی تری ببینین کە چ کارگەرێکی هەیە بەسەر ژینگەکەمانە بەنسبەت لایانی پەیوەندیدارەوە هەر بینایەکی بازرگانی کە ئەکرێتەوەوانە عادەتەنەوە یاسایەکیان هەیە کە ئەو ڕووبەری سەوزاییە ڕێژێکی دیاریکراوی بۆ داانێت کە ئەو شوێنە سەوزکەن ئەگەر ئەو شوێنە خۆی مەودایەکی نەبێ بە ئەو ڕووبەری سەوزایی ئەوان چیەکەن هەڵەستن شوێنێکی تری بۆ دابینەکەن ئەگەر لە گەڕەکەکانە بێت یاخود لە دام و دەستگا و خوێندنگەیەکا بێ هەڵەستن کە پێی ئەڵەن ئەو شوێنە سەوزکە و لەژێر ڕێنمایی ئەندازیارانی کوشتتوکاڵ و لایانی پەیوەندیدارە کە بەڕاستی ئەمە کوڕێکخراوە ژینگەیەکان هەمیشە جەختمان لەسەر ئەوە کردوەوە کە پێویستە یاسا ژینگەیەکان بەسەر کارگە و ناوچە پیشەسازیەکانە بەڕاستی ئەوە بکرێت جێبەجێ بکرێت هەوڵبن بەردەوام میکانیزمێکی باش بدۆزنەوەنێ بۆی گرنگی بە سەوزایی و ڕێژەی سەوزایی ناوچەکانی دەوروبەری خۆیان بدەن. یەکیشتیش کاریگەری هەبوو یانی ئێستا باس لە گۆڕانکاری کەشوهەوا و ئاویش بکەین بۆ ساڵانی پێشوو لە زۆرێک لەو ناوچانی کە فێلایتیا بوو زۆرێک لەوانی فێلایان هەبوو ئەیان فرۆش لە بڕی ئاو وەکو پێویست نەبوو بەڵام ساڵە ئەبینی تا نرخی فێلاکان بەرز بۆتەوە هەندێک کەس پەنابەنەوە بەر دووبارە بیر لێدان ئەمەش کاریگەری هەیە لە سەر ئەو باخ و ئەو شوێنانی کە طبعاً گۆڕانی کەشوهەوا لە هەموو جیهانە بەڕاستیم کاریگەری لەسەر لایانی کوشتتوکاڵە بێ هەم لە لایانی ئەو ژینگەی کە ئەو شوێنە ئەبێت گۆڕانی کەشوهەوا لە چیەوە دروستە دەبێتە هۆی گۆڕانی نەخشەی بارانبارین بۆ منە دەبێتە گۆڕانکاری لە کوشتتوکاڵ و لە دارستانەکانە بەڕاستی کاریگەری ئەبێ لەسەر بەرهەمی ناوخۆی بۆ منە داری بەڕوو کە و دارە لەوەی بەرەو کە باران کەم ئەبێت بەرەو لە ناوچوون بچێ ئەمەش زیاتر ڕوبەڕووی سووتاندن و زیاتر ڕوبەڕووی نەخۆشە ڕۆکیەکانە بێتوانێت مەبەستمان لە گۆڕانی کەشوهەوا و نەخشەی بارانبارین چیە بۆ منە بارانێکی پێشوەختە کە ئەبارێت زەرەرێکی زیانێکی زۆر بە دار و درەختەکانمانەگەیەنێ یاخود بارانێکی کوتوپەڕ بەلافاو کە زەوی توانای هەڵمژینی بە شێوازێکی ئەوە نییە کامانە هەمووی کاریگەری خۆیان ئەبینێت و دەوری ئەبێت لەسەر گۆڕانی کەشوهەوا. کاکچێنەر باس لە ڕووی پەروەردەشەوە کرد بۆ پاکراکردنی ژینگە ڕۆڵی خێزانەکان چییە بێ دایک و باوک چییە بێ بۆی کە منتاڵ وردە ڕابێنێ لە پاراستنی ژینگە لە پاراستنی و سوشتە جوانی هەیە لە سەیرانگا بێ لە نێو ئۆتۆمبیلەکەی بێ لا شوێنێکا بێ کە بە کردداری ئەم منداڵە فێر بکات کە پێویستە ژینگە بپارێزرێت. هەستی بەرپرسیارەتی زۆر گرنگە کە دروست بێ بە تایبەتی لە منداڵانەوە گەرێمە لە باخشی ساوایان و لە دایانگەکانەوە دەست پێ بکەین بەڕاستی لە بەروی مناڵەوە کاتەیە مێشکی توانای وەرگرتنی و زانیاریانی هەیە هەم لێوە کاری لەسەر بکرێن خێزانەکانی شاوکار بن ئێمە دوێنەیەکێک لە دایانگەکانمان وەرگرت یعنی بە سەردانێکی مەدانی وەکو ناوەندی ژینگە و ئاودانکردنەوەی کوردستان چوین بۆ لای خوێندکارەکان هەستین تۆی تومان برد و هەر یەکە و هینێکمان قاپێکمان دیاری کرد بوو وێنەی خوێندکارەکەی لەسەر بوو کە بەدەستی خۆیان تۆوەکانیان ئەچان دوو هەستی بەرپرسیارەتی لای خوێندکارەکان زیاتر دروستە بوو بەدەستی خۆشیان ئاویانەدا و پێشمانوتن لەگەڵ خۆیانیان بردەوانە ماڵە دوای کە چەکەرەی کرد و گەورە بوو ئەیهێنانێ لە ناو باخچەی دایانگەکان ئایچێنن کاتە هۆشیاری ژینگەی پێویستە لە قۆناغی سەرەتایی و لە مناڵەوە دەست پێ بکرێت. کاکچێنەر ئێمە پێویستمان بەچیانی لەم قۆناغەدا ئایا بۆ نمونە هەندێک جار هەندێک هەڵمەتە کرێت بە تایبەتی کەڕخراوەکانیکەن بەڵام دەوترێ پیر لە داهاتووی ئەم پرۆژانە ناکرێتەوە ئەم پلانانە ناکرێتەوە بنمونە سەوزکردنە نەمام چاندنە دەبینی لە داهاتوودا گرفتی ئاونەدان و شێوازی ئاونەدانەکەی و ئەو شوێنە جوگرافی کە لی چێنراوە ینی سێرگەم لەمانانە ڕەنگە بوشک بێت و نەتوانرێک پێی سوودی لێ بینرێ ئەم هەڵمەتانە کەکرێت تا چەندێک ینی بیلەوە کراوەتەوە بتوانرێ بەردەوام کە ئێوە لەگەڵیا بنوە کاریگەری هەبێت لەسەر ژینگی کوردستان و سەوز ببێت لە داهاتوودا. بەڵێ هەندێک لە نەمامشانەکان کە لە ڕابردووە کراوە هەندێکیان کاتی بوون و زیاتر بۆ وێنەگرتن بووە یعنی ئێمە بەدیمان کردووە بەڵام ئێمە وەکو ناوەندی ژینگە و ئاوادانکردنەوەی کوردستان هەمیشە ئەوڵمان ناو نەمامێکی گونجاو نەمامێکی خۆماڵی و بەرهەمێکی خۆمان یعنی دابین بکەین بۆ کەسانی کە داوای نەمامیان لێکردین بە نەداری بەڕوو وەرگین کە ئێمەم دارانە هەوڵین بچێنین لە نەمام چاندنی شابەڕاستی یعنی ئیدامەکردنی نەمامەکە زۆر گرنگە ئێمە لە چاندنا تەنها ناڵین چاندنەکە بەڵکو لە دوای چاندنەکە چۆن ئەتوانین بەردەوامی بەو نەمامانە بین عادەتەن کە ئێمە ئەڵین نەمام لە نەمامێکی بچووکەوەیە کە تۆ ئەیچێنی دوسێ ساڵی یەکەم پێویستە کە بە سڕۆپڕی ئاگاو لێ بێ و کەسی کە نەمامەکەی بۆ دابین کراوە هەم لە داری ڕاگر یاخود لە شێوازی ئاودانی بە شێوازی دڵۆپاندن و ئەمانە ئاگای لە نەمامەکە بێت و دوای ئەوە ئێمە وەکو ڕێکخراوەکان پێمان باشە کە هەر ناوچەیەک بتێتە دەست کۆمپانیا خود ڕێکخراوێک لی بەرپرس بێت یعنی وەکو دایانێکی دارەکە
ئەو بتوانێت بە احتیفاز بەو دارەوە بکات و یعنی بەڕاستی بەردەوام لە چاندنی نەمامەکانە ئیدامەکردن و بە دوواداچوون و کەو نەمامانە تا چەندێکجی خۆیان گرتووانەمان زۆر لا گرنگە. بۆ خەڵکی بەگشتی ینی تاکتیکێک هەیە بووی کە بەجۆ لە جۆرەکان قەناعەت بەم خەڵکە بکرێت کە ژینگەکەی خۆش بێت و ژینگەکەی بپارێزرێت ینی بەگشتی شتێک هەیە کە ئەزانی کە ئەمە لە ڕووی هوشیاریەوە کەمە ینی قەناعەتکردنەکەت نەگەشتۆتە ئەو ڕادە پێویستی کە ژینگە بپارێزرێت شتێک هەیە کە بەو شێوازە ئێوە قسەکردن بێت شێوازی مامەڵەی گفتوگۆ بێت کە بۆی کە ئەو ژینگە بپارێزرێت بەنسبەت هۆشیاری ژینگەیەوە تەنها بەلایانی پەیوەندیدار و ڕێکخراوەکان ناکرێت. ئێمە پێویستمان بە هاوڵاتیان و دانیشتوانی هەر شارێکەیە کە هاوکار و هەماهەنگ بن پێکەوە بێن دەست لە ناودەست کار بکەین بۆ جوانترکردنی سیمای ژینگەی شارەکەمان. بەڵام ئێمە وەکو ڕێکخراوەکان هەمیشە هەوڵماناوە دەرفەتێک بڕەخسێنین وەکوتمان لە ڕێی کەسانی ئەکادیمیەوە. ئێستا ئێمە هەر ئەمڕۆ کە لەم بەرنامەی بەڕێستانە ئامادەین پانێلێکمان حازر کرد بۆ دکتۆرە ڕێزان کە اختصاسەکەی لەسەر پیسبوونی هەوایە کەناڵەکانی ڕاگەاندن هەر کەسە و نوێنەرێکمان بانگ کردووە کە چۆن کەناڵەکانی ڕاگەاندن دەورێکی کاریگەرە بینن لە ڕێی ڕۆماڵکردنەوەیە کە کێشە ژینگەکانە خەنەڕوو. دواتر ئێمە وەکو دەورەیەکمان لێ کردو لە ماوەی 2 ساعاتە کە بتوانین کەناڵەکانی ڕاگەاندن ئەو پەیامە بەخشین هەر کەسە لە بەرنامە و لە دیدگای خۆیوانە ژینگە بکاوە بەشێکی سەرەکی کارەکانی کەواتە ئێمە بە دەستە جەمعی ئەتوانین ئەم کارە بکەین. هۆشیاری ژینگەیش یەکێکە لەو کارانی کە ئێمە بەردەوام پێیسەکاری لە جانبی ئاینی و لە جانبی مامۆستایانی ئاینیەوە هیچ هەوڵێکتان داوە لە بەشێک ڕۆژانە من هەفتانە وتارەکەیان لە ڕۆژێنیدا کەمێک تەرخامکرد بۆ بابەتی ژینگەیانی بە جۆرە جۆرەکان تێتان گەیاندون کە ئەمەش گرنگە سوپاس بۆ خواڕۆڵێکی باشیان گێڕابن چەندی وتارە هەمیشە بەردەوامە تایبەت لەو مزگەوتانی کە شوێنی گەشتیارین سەیرانگان یەکسەر ئاماژەیان بەوە کردەوە ئەمە تا چەند ئەمەش گرنگە. بێگومان مامۆسایانی ئاینی یەکێکن لەو کەسانی کە ڕۆڵێکی کاریگەر و دەورێکی گرنگە بین لەبەری ئەوان لە ڕۆژانی هینیا ژمارەیەکی زۆر لە خەڵک لەوێ بۆ تاعەت و نوێژ سەردانی مزگەوتەکانەکەن ژۆمان لێ و بەلەلایانی ئەوقافی شەوانی وەکو ڕێکخراوە ژینگەیەکانیشە بەردەوام کار لەسەرەوە کراوەکە ڕێنمایی ژینگەی لە ڕێی مامۆسایانی ئاینیەوە بڵاو بکرێتەوە. لەبەری ئاینی ئیسلامیش بەڕاستی زۆر بابەتی جوانی تایە کە پێمانەڵە ژینگە و سروشتی شارەکەی خۆمان با خۆش بێ و هەست بە بەرپرسیارەتی بکەین هەتاڵێگەن نەمامێک بەدەستەوە بوو یعنی قیامەت ئەستا نەمامەکەت بچێنە یان نەمامێکە چێنی هەر کەسێک لە بەرسێبەرەکەی بەحەسێتەوە یاخود بەروبوومێکی بخوا کە ئەو نەمامە یعنی لە خێرێکی بجاری و بەردەوامە ئەو کەسە بەردەوام خێرەکەی بۆ نووسێت کەواتە کاریگەری مامۆسایانی ئاینیمان زۆر لاگرنگێمە بۆ بابەتە. کاک چێنەرێکێک لەو شتانی کە ئەمساڵ بینیوان لە تۆڕە کۆمەڵاتیەکان کارێکی جوان بوو ینی هەندێک گەنج خۆیان خۆبەخشانە هەڵەسان بە پاکردنەوەی زۆرێک لەو سەرچاوە ئاویانی کە بۆ نەپیس بوونیان ئەو ژینگی کە پیس بوون ینی هەر چەند کەسێک لە ناوچەیەکە کارێکی جوانیانە کرد و بڵایانە کردەوە. ئەمە تا چەندێک گیانی گرنگە کە هاوڵاتی لە لای خۆیەوە دەست پێ بکە گەر شوێنێکی پیسی بینی هەرچەنانی ئەوە گرنگە کە بیلەوکەینە پێش پیسکردنی ینی ئێمە هەڵدەین ئەو ژینگەی پیس نەکەین بەڵام کاتێکیش کە پیسکرا ئێمە چەندین گەنجوان هەیە ئەم هەڵمەتە جوانیان کردو ئەگەر ببێ بە چاولێکەریەوە مەتوانین ژینگەی کوردستان بەم شازە پاکەینەوە کاریش لەسەرەوە بکەین کە دووبارە هاوڵاتی ئەم ژینگەی پیس نەکاتەوە. ڕاستە بێگومان من وەکو خۆم کاتمە سەیرانگایەک دانیشم جارێک پێشەوەی دابنیشەوە دووروبەری خۆم کۆکەمانێ زەرفێکی خۆڵ لەگەڵ خۆمابم زۆر کات لەو سەیرانگاکەش جێی نایڵمەڵم بە ئاژەڵ و شتەکان بڵاوی نەکەنەوانێ لەگەڵ خۆمان نایهێنین و لە شوێنێکی تایبەت فڕێین حتمما ئەو هەڵمەتە هەم هەڵمەتی نەمامشاندن و هەم پاکردنەوەی سەیرانگاکان کە ئەکرێت لەلایەن کەسانێکی خۆبەخش لەلایەن ژمارەیەک لە خوێندکاران زۆر کار بەرجێمانەکەیەکە ژمارەیەکن کۆبوو نەتوانێت ئەمە لە هەستکردنیان بە بەرپرسیارەتیە لە خۆشەویستیانە بۆ ژینگەی شارەکەی خۆیان کە هەوڵیان داوە یعنی احتیفاز بە بەرنامەی خۆیانەوە بکەن. ئێمە ژوەکو ڕێکخراوەکانی ژینگەی هەمیشە هەماهەنگیانە بین بۆ هەر بیرۆکە و بۆ هەر پێشنیار و پرۆژەیە کە بیان بتوانن لە ڕێوە خزمەت بە ژینگەی شارەکەمان بکەن. ئەمە دەرگامان واڵایە سپاسیانەکەین دەستخۆشیان لێکین بوو. کاک چێنەر زۆر باسمان لە سروشت و ئەو پاکڕاگرتنی ژینگەی هەیە کە لە دەرەوە هەیە چی دیکەتان کردویان چی دیکە بکرێ بۆ پاکڕاگرتنی کۆڵانەکان بۆ پاکڕاگرتنی ئەو خۆڵ و خەشاکەی کە لە نێو ماڵەکانە دەرەچێ بە جۆرە جۆرەکان بە شازێکی پاکرا بگیرێت یاخود ئەو خۆڵ و خاشاکە لە نێو کۆڵانەکان بە جۆرە جۆرەکان دانەدرێت و دڵ و ڕووبینەران جەنابەت سەگێک پەلاماری بعد مەسەڵەن ئەو خۆڵ و خاشاکە تێک با بۆ کۆڵانەیە ینی چی بکرێت بۆ ئەو وشیاری بۆ ئەم بابەتەش. بەنسبەت ئەو پرسیاری بەڕستەوە شتێکی جوانە بابەتێکت خۆشان کە لە وڵاتان زۆر جێبەجێکرێ هەر ماڵێک ینی سەرلەی خۆڵی جیا کردوتەوە ئێمە شوشە بێت مادەی پلاستیکی بێت بەڕاستی یاخود هەر بابەتێکی تر کە بتوانێت جیا بکرێت و ئەگەر بتوانێت لە داهاتووە
لە سلێمانی کوردستان بەگشتی ئەوە بکرێت یعنی جیاکرێتەوە دواتر ئەو پاشماوانە یعنی بە شێوازێکی جیا لە شوێنی خۆیان دابندەوە شتێکی باشە بێ بەڵام ئەگەر ئەوەش نەبێت هیچ نەبێت کە لەو زەرف و سەلی خۆڵانە دایەنن بە شێوازێ دای بنێن هەتا بەشی خزمەتگوزاری و کارمەندانی پاکەرەوە هێن فڕێ ئەدەن و بتوانێت ئەو ناوە نەژاکانێ و یاخود ئاژەڵ و شت بڵاوی نەکاتەوە چکە ئەما بێتەوەی ناشرینترکردن یعنی سیمای کۆڵان و گەڕەکەکانمان یعنی دیاردێکی ناشارستانیەوە شتێکی باش نیە. کاک چەنەر ئەم کتێبە تێنابوو لەگەڵ خۆتە ئەم کتێبە باسی چیەکە بۆ کێ باشە؟ ئەم کتێبە بە ناوی خزمەتگوزاری کشتتوکاڵیەکانە بەڕاستی کە لەلایەن ناوەندی ژینگە و ئاوادانکردنەوەی کوردستانەوە چاپکراوە نووسینەکەشی نووسەرەکەی بەڕێز کاک یاسین محەممەدە باش لە خزمەتگوزاری کشتتوکاڵەکانەکان لە هەموو ڕوەکانەوانێ هەم لە ڕووی مێروەکان و لە ڕووی پێینوشتەکانەوە کە بۆ سەرچاوە زراعی و دار و دەختەکانی خۆمانە بەکارێنی بۆ هەموو ئاستەکانەتوان سوودی لێ بینن هەستەکەم زیاتر وانەی کە لە بواری کشتتوکاڵا کارەکەن جوتیاران و بواری کشتتوکاڵان زانیاری زۆر بە سوودیتیان بەڵێ نیژ وەکو بەرنامەکەدان حەزم کرۆک و دیارێکی بچوک بۆتانی بێن و یادارم سوودیە بەوەتە کاک چەنەریان بڕینەوەی دارستانەکان و دارانەی کە ئێوە هەوڵێکی زۆرێن نەمام ناشتن و ناشتنی درەخت و ئەمانە بەڵام لایەکی دیکەەوە گروپێک کەسانێکە بن دارستانەکان و درەختانە ببڕنەوە تا چل کاریگەری بێ لەسەر ژینگە بۆ چی بکرێ بۆی کە ئەمەش نهێڵێت ئەم دیاردێژ نهێڵێت تەمان ڕێکخراوژینگەکان بەردەوام لە هەڵی شاندنی نەمامان ئێمە ئامانجمان زیاترکردنی ڕێژەی سەوزاییە بەڵام لێرە و لێش ئەی بینین کەسانی هەست بە بەرپرسیارەتی ناکەن نەمامەکانمان یعنی ئەشکێننەوانێ ئەی بڕناوانە کەمەش لەلایەنی پەیوەندیدار و بەڕاستی خۆی سزاوینی خۆی هەیە بەشی پۆلیسی دارستان یاخود لە باخچەی کۆڵان و گەڕەکەکانە بەڕێوەبەرایەتی باخچەکان ئەندازیارانی کشتتوکاڵ کامە سزای خۆی هەیە و نوانێ یاخود نەمامیان پێدابی نەکرێتوانە یاخود بڕێکی مادە غراماکردن کە بۆ جارێکتر بتوانن زیان بە دار و دەختەکان نەگەێنن کێمە داوایان لێکەنەوە نەمام و دار و درختانی عنی بۆ خزمەتی ئەوان دروست بوون یعنی سیەکی شێدارکەرەوەن سیەکی مرۆڤن لە کۆڵان و گەڕەکەکانە کە پێویستە ئێمە بەردەوام پارێزگاریان لێ بکەین و خۆمان بەرپرسیار بزانین بەرامبەریان هەنی کە هەندێک شوێن بڵاوکرێتەوە ئەگەر وەکو بابەتێکی گەشتیاری بیری لەکەیتەوە ئەو زۆر سوودی هەیە بۆ کەسانی کە لەوێ نەتوان سوودی لێ بین کاتێک خەڵکەچێتە ئەوێ وەکو بابەتێکی بازرگانی ینی لە وڵاتان سێرەکرێت بەڵام ئێستاوای لێ هاتووە لە کوردستان کاتێ ڤیدیۆی ناوچەیەک بڵاوکرێتەوە ناوی شوێنەکە نانووسن بۆی خەڵک بووینە چێ ئازاری و ئاژەڵە کێویانە نەدا کە لەوێ سەرچاوەکان پیس نەکە بەداخەوانی بۆکو پێویست پارێزگاری لەم شوێنانە ناکرێت جا تا چەندێک گرنگانی وەکو پێویست ئێمە کار لەسەرەوە بکەین یانی لەلایەنی گەشت و گوزاریشەوە ئەو ناوچانە بکەین بە شوێنێکی گەشتیاری و ئەو خەڵکە شۆشارکەینەوە هەندێک ڕێنمایی یاسادا بنین بۆی کە پارێزگاری لە ژینگەکە بکرێت لەگەڵەوەی کە کاتێکی خۆش بەسەر برێلەوەی کە سوود تۆ لە گەشتیارە بینی کاتێتە وڵاتەکەت بێگومان ئەو ناوچە گەشتیار و شتانی کە ئێمە هەمانیانی سروشتێکی جوان و دڕفێنە کە کاتەکانی خۆمانی تیا بەسەر بێمە ناتوانین لە ڕووی گەشتیاریوانە زیاتر بایەخی پێ بدەین ناسانی بۆ بکەین کە خەڵکانێکی تر لە دەرەوەی وڵات بێت سەردانیکە بەس وەکو بەڕێزە دوتت ئەمەش لەژێر ڕێنمایی و یعنی ئەوەی لایانی پەیوەندیدارە بێت کە پێویستە بەردەوام ئەو کەسانی بەرپرسن و لایانی پەیوەندیدارن بتوانن ڕێنمایی ژینگەی باش دابنن بۆی هاوڵاتیان کە سەردانی ئەو شوێنانیان کرد بتوانن ڕێنمایەکان یعنی جێبەجێ بکەن بەڕاستی دەستی مرۆڤ زۆر کاتەگاتە زۆر شوێن یعنی ئەو سروشتەوالی ئەکات بە شێوازێک ژاکاویەکە ئەوە هیوادارین لە داهاتوە بتوانێت زیاتر بەرپرسیارەتی بەکاربێنن بۆ شوێن و بۆ ناوچە گەشتیارەکانمان. سەبارەت بە ئامڕازەکانی گواستنەوە چی بکرێت بۆ ئەمانەوەی کە ژینگەی ناوشارەکانیش بە جۆرەکان پاگرا بگیرێت یاخود دراسی جۆری ئەو سوتەمەنیانە بکرێت کە هەنێک مادی ژەرایی تێدەکرێت کاریگەری لەسەر ژینگە هیچ هەوڵێک دراوە بۆ ئەوەش بە جۆرەکان وشایی لەسەر و بابەتش بڵاو بکرێتەوە؟ طبعا ئامڕازەکانی گواستنەوە کاریگەریانە بێ لەسەر ژینگە بەڕاستی هەم ئۆتۆمبیل هەم کارگەکان دووکەڵی کارگەکانەمانە هەمویان دوانۆکسیدی کاربۆنەکەنە هەوا و بەڕاستی ژینگەکەمان وا لێکن یعنی زیاتر بەرەو ئەوەیە بن پێویستە ئێمە بتوانین ینی لە ئامڕازەکانی گواستنەوە ئۆتۆمبیلانی کە بەکارێگەر ئۆتۆمبیلی کارەڤایی بۆ ینی باشتر بوو لە زۆر وڵاتانەوە بینین کە بەڕاستی دووکەڵ ناکاتە ناوهەوایە و دەورێکی کاریگەر و باشە بینی لە ژینگەکە بەڵام ئۆتۆمبیلەکان ینی پێویستە کەم بکەین ئێمە لە خێزانەکە سێ ئۆتۆمبیلێکمان هەبێ بۆ چێرسێکی بەکاربێنین ینی با ئۆتۆمبیلێکیان دەرکەین یاخود با هۆکارێکی گواستنەوەی گشتی بەکاربێنین پاس بەکاربین بۆی کە بگەینە ناو شوێنی مەبەستمانیان داوامەکەمان نزیکە زۆر کاتە توانین پێویست بە ئۆتۆمبیل ناکامانەوەی کاریگەری خۆی ئەبێت پێویستە ئەو مرۆڤەت چۆن ئەتوانێت بەکاری بێنێ و کە کاریگەریەکی خراپی بۆ ژینگە نەبێت. سپاس بۆ بەڕێز جێنەرالی چالاکوانی پاراستنی ژینگە کە لەم تۆرە لەگەڵمانە بە سپاسەکەی کاک چێنە زۆر خێر بێ دووبارە دەستان خۆش بێ.